جرو باجرکن کردستان خلقی که زور قصد سلێمانیە کردیا دیسان بو هیاما چند روزه دیده یا بردام بیدت پیشانگه نازار سڵاوتان لەبێدەم کاتتان باش وەکو خۆ ئاماژەت پێکرد کە نزیک دەبێتەوە لە هەفتەیەک پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کراوەتەوە ئەوەی کە تاکو ئێستا وەکو سەرپەرشتارانی پێشانگەکە دەڵێن ئاسیشی گەرم هەبووە لە بەدەمەوە هاتنی خەڵک خوێنەران و دەمەوێت ئەمڕۆ لە پاڵ ئەوە شاکە ئاماژە بۆ بکەم جگە لە پێشانگای کتێب لە بازارێکی دیکە و لە بەشێکی دیکەدا بازارێکی دیکە کراوەتەوە کە بۆ پێداویستی خۆماڵی و بەروبوونی ڕۆژانەیە با بڵێن زیاتر من لەگەڵ هەردوو تەوەرەکە باسی هەردوو تەوەرەکە دەکەم باسی بەدەمەوە هاتنی خەڵک و دەبێت ئامارە وەربگرن لەسەر ڕێژەی بەشداربووان و ئەم چەند ڕۆژە چۆن تێپەڕیەوە بەگشتی سەردانی کاران لە چۆ هاتوون میوانێکم هەیە بەڕێز کاک حاجی حەسەن ڕەحیم سەرپەرشتیاری گشتی پێشانگاکە کاک حاجی سڵاو لەبێدەم کاتت باش ئاستی بەدەمەوە هاتنی خەڵک کارەکانی پێشانگاکە بەگشتی تاکو ئێستا چۆن دەڕوات لە ماوەی ئەم 6 ڕۆژەی ڕابردووە سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی سپێدە بەخێر بێن بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەو پێشانگایە لە بارودۆخێکە بەڕێوە ئەچێت کە بارودۆخەکە نائاساییە چ لە ڕووی دۆخی کۆرۆناوە وەل چ لە ڕووی دۆخی ئابووری و گیرفانی هاوڵاتیانەوە کە موچە وەرنەگیراوە و دۆخێکی نەخوازراو هەیە لەسەر دۆخی ئابووری هاوڵاتیان بەڵام خۆشبەختانە دۆستانی کتێب لایەنگرانی کتێب خوێنەرانی کتێب و ڕۆشنبیران بەگشتی قوتابیان بەگشتی زۆر بە جۆش و خرۆشێکی بەتینەوە سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەکەن بۆ کتێب لە دووەمین خولدا ئێمە ئەو بەو شێوەیە کە داتاکان پیشانمان ئەدان ڕۆژانە هیچ ڕۆژێک کەمتر لە 8,500 کەس سەردانی نەکردووە ڕۆژی جمعەی ڕابردوو زیاتر لە 15,000 کەس سەردانی کردووە یعنی ڕۆژانە چەندین هەزار کەس سەردانی ئەو پێشانگایە دەکەن و لێرە کتێب دەکردن کتێب دەخوێننەوە و هەروەها لێرە تەنانەت کۆڕ و سیمیناری بەردەوام دەبەسرێت حاجی سەردانی کاران لە چۆ هاتوون هەن لە ناخۆی هەرێمی کوردستان یا لە دەرەوە هاتوون دەوڵەتانی دراوسێ لە پارێزگاکانی عێراقەوە هاتوون بەگشتی و ئەمە کاریگەری چی دەبێت لەسەر جوڵەی بازار و بازاری سلێمانی بەگشتی بەڵێ بەدڵنیاییەوە زۆربەی زۆری سەردانی کاران لە هەرێمی کوردستانەوەن بەڵام بەشێکی زۆریش لە خواروی عێراقەوە لە بەغداوە ئێمە چەندین کۆمپانیای گەشتیاری هەیە کە هەر زوو ئیعلان وەکوڵی ڕایەنگەیان کە خەڵکی ئەدەگوێزنەوە بۆ سەردانیکردنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆیە لە خواروی عێراق و لە شارەکانی دیکەشەوە لە مووسڵەوە لە کەرکووکەوە لە دیالەوە لە بەغدادەوە لە تەنانە نەزەف و کەربەلاوە خەڵکێکی زۆر هاتووە بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بە گروتینێکی گەرمەوە سەردانی پێشانگاکان کردووە حاجی لە پاڵ پێشانگای کتێب باسم لەوە کرد کە لە بەشێکی دیکە لەو دیەوە هەندێک کەلوپەلی خۆماڵی و بەروبووم و پێداویستی بازاری ڕۆژانە بۆ ئاسانکاری سەردانیکاران ئەمە چۆن ئەگەر باسیەوە بەڵێ خۆشبەختانە ئەم ساڵ وەکو فکرێک ئەو کارشمان ئەنجامدا کە لە هۆڵێکی VIP کە بەڕاستی بە جوانترین شێوە ڕازاوەتەوە پێشوازی لەو هاوڵاتیانە دەکەین کە دێن سەردانی پێشانگای کتێب دەکەن دەتوانن هەر لێرش بازارکردنی خوان ئەنجام بدەن